یەکەم سوڕانەوەی بەردەم گوندی لوبنانی لە ماوەی 15 ڕۆژدا بکرێت، بەڵام دواتر بڕیارەکە گۆڕدرا و بە یەکجار هەموو شەقامەکە نۆژەن دەکرێتەوە. ئێرە شەقامی سەرەکی هەولێر بە هەرکەیە بڕیار وا بوو ئەم شەقامە کارەکانی لە ماوەی 15 ڕۆژ بەشێکی نۆژەن بکرێتەوە. لە ئێوارەی 16/6/2025 بەشی چوون بۆ بەحرکە بە ڕووی شوفێران و هاوڵاتیانی قەزای بەحرکە داخرا، بەڵام دوای نزیکەی 50 ڕۆژ وا بڕیارە لە ماوەی چەند ڕۆژێکی کەمی داهاتوو کارەکانی بە کۆتا بێت و بە ڕووی شوفێراندا بکرێتەوە. ئەوەی ئێمە زانیاریمان بەدەست گەیشتووە، ئەندازارانی پرۆژەکە باسییان لەوە کرد. سەرەتا بڕیار وا بوو لەسەر شەقامی 120 مەتری تاوەکو یەکەم سوڕانەوەی بەردەم گوندی لوبنانی لە ماوەی 15 ڕۆژدا بکرێت، بەڵام دواتر بڕیارەکە گۆڕدرا و بە یەکجار هەموو شەقامەکە نۆژەن دەکرێتەوە. ئێمە قسەمان لەگەڵ ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر کرد، ئەو باسی لەوە کرد کێشەی بودجەی پێویست بۆ پرۆژەکە بوو کە بە بەڵێندەرەکە نەدرا بوو، بەڵام دواتر پارەکەی پێدرا و ئەمڕۆ دەست کراوەتەوە بە کارکردن. لە چەند ڕۆژێکی کەمی داهاتووش پرۆژەکە تاو دەبێت بە ڕووی شوفێران و هاوڵاتیانی قەزای بەحرکە دەکرێتەوە. ئەوەی لێرە هەیە ئێمە چاودێری پرۆژەکەمان کردووە، لە ئێستادا شەقامەکە ئامادە دەکرێت بۆ ئەوەی کرتاو بکرێت و لە چەند ڕۆژی داهاتوو بە ڕووی شوفێراندا بکرێتەوە.